برایانی بەڕێزم جێی خۆیەتی ساتێک دانیشین، ساتێک سەیری کەین پەشیمانی فرمێسکی پەشیمانی هەڵڕێژی، ساتێک بیرکەینەوە لە قەبر و قیامەتی خۆمان لە حساب و حەشر و نەشری خۆمان. خۆ دڵنیاین لەوە لە ساتێکە هەمومان ئەمرین. تۆ کاتێک کە ئەمری چێ بە فریاد دەکەوێت، داما و کەوتووی لەسەر جێگا، چاوەڕێکە یەکێک گەرمایی لەشت بە پەڕۆیەکی تەڕکەم کات، یەکێک ئەم دیوە و دیوت کە قورگت وشک و لێوت هەمووی وشک هەڵاتون چاوەڕێ یەکێ بۆ تەڕک، چاوت لە ڕەحمەتی خوا بڕیوە و نازانی هەر لە ساتێکە نابا لە بەرچاوی هەمویانە ڕوحت دەرەچ. چ ڕوح کێشانێک چی دامادە کردو بە ئەو ڕوح کێشان؟ وەختێکە مەلەکول مەوت دێتە نزیک چێ ئەیبینێ؟ بەس تۆ ئەیبینی. ڕوحی چێ چێشێ؟ بەس هی تۆ چێشێ. ڕوحت کێشرا دوایی ئەبرەیت بۆ سەر تابوتێک، مردو شۆرێکم دیوە و دیوت دەکا، چ دەسەڵاتێکت هەیە؟ زەلیل کەوتووی لە بەردەست، هەرت جوڵێنێت و پیسایت لێ دێتە دەر. ئەوە بێ بە پیاوەتی خۆی و چاکەی خۆی پاکت کاتێ. ئەنجا بەرەو گۆڕ هەموو بۆ دەگرین، ڕۆژێ دوو ڕۆژ مانگێ دوو مانگ دوای تۆش بیرە چیت. ئەو هەموو سەرۆت و سامانەی کۆت کردەوە چیت لەگەڵ خۆت برد؟ چێ کفنەکەی جرفانی هەبوو؟ بۆ لە ئێستاوە زەخیرەی قیامەتی خۆت دانانی لە عیبادەت، لە کردەوەی چاک، لە ڕووکردنە خوا، خوات خۆش بێت، تعلقت بە دینەوە بێ، دینداریەکەت ڕاستگرە، شریعەتی خوا بپارێزە. تۆ قیامەت و دینی خوای گەورەت بۆ لەدەستداوە بۆ ئافرەتێکی داوێن پیس، بۆ ئەم قیامەتەی خۆتت دۆڕاندووە بۆ پێکێ شەراب، بۆ ئەم قیامەتەی خۆتت دۆڕاندووە بۆ تۆزە دۆلاری زیاتر، بۆ ئاورە لە قیامەتی خۆت نادەیتەوە. لێرە ئیقامە وەرەگری، ئەی کوا ئیقامەی قیامەتت، لێرە جنسێ وەرەگری ببی بە ئەندامی کۆمەڵگەیەکی کافر، بۆ جنسێ وەرناگری لە بەهەشتا ببی بە ئەندامێک لە کۆمەڵگەی پیاوچاکان و ساڵحانی ئەوێ. لێرە ئەرزت کڕیوە، لەوێ چیت بینا کردو و چیت پێکەوە ناو داماو، بۆ ئاور لە خۆت نادەیتەوە. قیامەت هەیە، مردن هەیە. بەخوا قەسەم وەک چۆنە خەوی ئاوا ئەمری، وەک چۆن خەبەرت دەبێتەوە ئاوا زیندووە کرێیتەوە. بەخوا قەسەم لە هەموو شتێکە پرسرێتەوە. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێ لە هەموو پارویەک لە بەردەستانە ئەپرسرێتەوە لە قیامەتە کە چۆنتان خوارد و چۆنتان سەرف کرد. چ ئاورێکت لە داما و ڕەش و ڕێت تێدایەوە؟ چ ئاورێکت لە کەسوکاری خۆتدایەوە؟ قیامەتی خۆت بۆ دۆڕێنی لەبەر خاتری یەکێکی تر، بۆ لەزەتی یەکێکی تر. بۆ چێی کۆکەیتەوە؟ تۆ هەتاوەکو مابی ڕزقیشت هەیە، ڕزقی تۆ یەکێکی کە نایخوا، بۆ ئەم ڕەنجە ئەدەی بە دوای یەکێکا کە میراتەکەت لێ بگرن و کە ئەوانیش ڕزقیان مسۆگەرە. ڕووبکەنەوە خوای پەروەردگار و دڵنیا بن لەوە. ئەمە حسابی مەرگ و ئاکامی مردنە دێتە پێشێ. شەرابی ئاکامە مردن پێی ئەگەی نۆشی ئەکەی، خاک بەسەر خۆڵت بەدامان بۆ فەرامۆشی ئەەکەی. مردنە ساتێ لە پردێ، گۆڕی تەنگ و تارەجێ، فترەیە باوەڕ ڕووناکە، خۆت بۆ خامۆشی ئەەکەی. کردەوەی بەد ئاگری دۆزەخ بەتینتر پێ ئەکا، جاکەوا بوو بۆ بەدەستی خۆت بۆ خۆت خۆشی ئەەکەی. ڕوو لە خواکەن، یادی قیامەتتان کە ساتێک دانیشە، هەر ساتێک بەس سەعاتێک دانیشە بە تەنیا خۆت بیر لە خۆت بکەرە، بیر لە زەخیرەی قیامەت، بیر لە خواناسیت. ڕاستە تۆ عەبدی خوای، ڕاستە ئەی پەرستی، ڕاستە دینەکەی دووەرگرتووە، ڕاستە ڕەنج بۆ دینەکەی دەی، ڕاستە حەزەکەی دینەکەی سەرخەی، ڕاستە کەی تۆ عیباداتەکانت جێبەجێ کردووە، ڕاستە شەریعەتی خوای پەروەردگارت پاراستووە، ڕاستە ئەم بانگەوازەی خوایت هەڵگرتووە، ڕاستە تۆ بۆ ئەم دینە ئیژەکەی، ڕاستە دڵسۆزی ئەم دینەی، ڕاستە مقدساتی مسلمانانە پارێزی. چۆت ڕاستە؟ بۆ بیر لە خۆت ناکەیتەوە. ڕوو لە خوای گەورەکەن،
بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و دڵنیابن لەوە کە ژیانیش قۆناغێکە لە قۆناغەکانی ژیانی ڕۆح ئەو جەستەیە هەرە بێتەوە بە خاک و خۆڵ بەڵام دوایی جەستەکە زیندووە کرێتەوە ڕۆحی ئەگەڕێتەوە بە بەرا خوای گەورە لە هەموو شتێک محاسەبە کاتەوە لەسەری ڕووتان لە خوای گەورە بێ عیبادەتەکانتان باشتر بکەن خواتان خۆش بێ قورئان بخوێنن ڕۆژووتان بگرن نوێژەکانتان بە تەراویح بکەن قەدری دایک و باوکو کەس و کارتان بگرن نانی حەڵاڵ پەیاکەن نانی حەڵاڵ بخۆن برایەتی خۆشەویستیتان بپارێزن ئیفتار بکەنەوە پێکەوە خواردن بۆ یەکتری دروست بکەن خزمەتی یەکتری بکەن گەردنی یەکتری ئازا بکەن سینەتان فراوان بێ بەرامبەر بە یەکتری لە هەڵەی یەکتری چاوپۆشی بکەن خوای پەروەردگار و ڕەحمەتمان تێکە خوای گەورە بە لوتف و ڕەحمەتی خۆی بەزەی بە حاڵمانە بێتەوە خوایە ئەو غەزەبەی لەسەرمانە لە کوردستانیش لەسەرمانی لابەی خوایە ئەم تاغوتانی پارتی وێچێتیش نابوت کەی کە ئاوا دژایەتی دینەکەی تۆکەن و لەم زەمەنی ڕەمەزانە پاکەیە خوایە ئەوانە بە هەموو شێوەیەک شەو و ڕۆژ محارەبەی دینەکەی تۆکەن خوایە لە ناسریەکان زیاتر بێناویان کە خوایە لە کەمالیزم زیاتر ڕسوایان کە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.